ئایا شعری دوودانەدوو هی قازی محەممەدە؟ زۆر کات لە سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان هۆنراوەی دوودانەدوو بە ناوی قازی محەممەد بڵاو دەکرێتەوە. هەروە لای خەڵکەکەش هەر بەم شێوەیە ڕۆیشتووە. بەڵام لە ڕاستیدا ئەم هۆنراوەیە نەک هەرهی قازی محەممەد نییە، بەڵکو لە سەردەمی ئەودا هەربوونی نەبوو. قازی محەممەد شاعیر نەبووە و هیچ شعرێکی نەنووسیوە، هەروە هیچ تۆمارێکی دەنجی ئەو بەردەست نییە. باشە ئەی هیچەیە ئەم شاکارە؟ خاڵە نادر قازی کە یەکێک لە ئەندامانی بنەماڵەی قازیە، دوای ماوەیەکی زۆر لە ڕووخانی کۆماری کوردستان لە ساڵی 1983 لە کاتی پێشمەرگایەتی خاڵە قازی ئەم هۆنراوەیە دەربارەی دامەزرانی کۆماری کوردستان دەنووسێت. دواتر لە دیوانی هەواری شعری بڵاوی دەکاتەوە. هەروەها بۆ یەکەم جار خاڵە قازی لە دوی ڕێبەندان لە کۆیە ئەم شیعرە دەخوێنێتەوە. لە شیعرەکەدا خاڵە قازی دەیەوێ بڵێ کوردستان چوار پارچە کراوە، بەڵام لە ڕاستیدا هەر یەکە. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم ڕاستە شعری دوودانەدوو هی پێشەوە قازی محەممەد نییە، بەڵام لە ڕاستیدا ئەمە بیر و باوەڕی ئەوە. خاڵە قازیش بە مەبەستی ئەو نووسیوێتی هەروە شعرەکەشی پێشکەشی ڕۆحی ئەو کردووە. بۆیە ئاساییە ئەگەر دروشمی دوودانەدوو دەکات بەیەک بە قازی محەممەد ببەستینەوە، بەڵام بۆ نووسین و دەنگی شعرەکە نابێت خاوەنەکەیمان بیر بچێتەوە.